لەبارەی کۆبنەوەکانی پەرلەمانی کوردستان لەسەر پرسی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان گفتوگۆ لەگەڵ بەڕێز عوسمان کاروانی کارژێڕی ئەنجومەنی جێبەجێکردنی یەکگرتوو دەکەین بەڕێزیان لە سلێمانیەوە لەگەڵمانە. کاک عوسمان سڵاوت لێبێت وەکەوەی کە دیارە بە پێی زانیاریەکان دیاریکردنی وادەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان پێیوەستە بە ڕێککەوتنی نێوان پارتی و یەکێتیەوە. ئێوە وەکو یەکگرتوو لەبارەی هەڵبژاردنەوە چی دەڵێن؟ بەناوی خۆی بەخشندەی مهرەبان، ئەلبەتە هەڵبژاردن کۆڵەکەیەکی سەرەکیە بۆ گەشەی دیموکراسی و بۆ هەر وڵاتێک کە بتەوێت حکمێکی مەدەنی تێدا بەرقەرار بێت و بتەوێت کە هاوڵاتیان خاوەنی دەنگ و سەنگ و ڕەنگی خۆیان بن. بۆیە ئێمە پێمان وایە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان کە پێویستە ئەو هەڵبژاردنانە لە کاتی خۆیاندا ئەنجام بدرێن، لەبەرەوەی چونکە ئەوە عەقدێکە لە بینی ئەو دام و دەستگا و مؤسساتانە و هاوڵاتیانی هەرێمی کوردستاندا ئەو نوێنەرانەی کە لە پەرلەماندا هەن بەڕاستی کاتێک کە دەنگیان بۆ دراوە بۆ 4 ساڵ دەنگیان بۆ دراوە، بۆ 4 ساڵ و 1 ڕۆژ دەنگیان بۆ نەدراوە و شەرعیەتیان نییە لەوەی کەوا لەوە زیاتر نوێنەرایەتی خەڵک بکەن و لە هەو حاڵەتانەشدا فەراغێک دروست دەبێت. کاتێک کە فەراغ دروست دەبێت دام و دەستگا و مؤسساتی حکومی هەر هەمووی ئەبێت بە مؤسسات و دام و دەستگایەکی ناشەرعی. بۆیە بۆ ئەوەی کەوا کاروبارەکان و بارودۆخی وڵات بە ئاسایی بڕوا بەڕێوە یەکێک لەو هۆکارە سەرەکیانەی کە پێویستە ئەنجام بدرێت لە کاتی خۆیدا هەڵبژاردنە، چونکە هەڵبژاردن مافی هاوڵاتیانە نابێ حیزب حکومڕانەکان ئەم مافە لە هاوڵاتیان و هاونیشتیمانیان زەوت بکەن کە بەداخەوە ئێستا لە هەرێمی کوردستاندا هەڵبژاردنەکان بۆتە خلافی ناکۆکی ناوماڵی کوردی بە تایبەتی هەردوو حیزبی حکومڕان پارتی و یەکێتی لە هەرێمی کوردستاندا کە بەڕاستی بارودۆخێکیان خۆڵقاندووە نە لە بەغدا توانی ویانە نوێنەرایەتیەکی وا تەندروست بکەن نە لە هەرێمیش توانی ویانە حکومڕانیەکی وا پرۆفشناڵ و مەدەنی و خزمەت گوزار بکەن. بۆیە ئێستا بە قەناعەتی من وەکو بڵێ زۆر جورئەتیان نییە بچنە ناو پرۆسە هەڵبژاردنەکانەوە، بۆیە دەستی بە کاتی هەڵبژاردنەکان و ئەنجامدانی پرۆسە. عوسمان باشە، ئێوە وەکو یەکگرتوو یان لەسەر سیستەمی هەڵبژاردن دەگوترێت کە یەک بازنەی و فرە بازنەی هەیە. بۆ چوونی ئێوە لەسەر ئەمە چییە؟ پێتان باشە کە یەک بازنەی بێت یاخود فرە بازنەی بێت؟ ئێمە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان ڕای خۆمان دەمێکە ڕاگەاندووە. ئێمە لەگەڵ فرە بازنەی داین، لەگەڵ ئەوە داین کە هەرێمی کوردستان بکرێت بە 4 بازنەوە. پێمان وایە لەوەی کەوا ئەمە عەدالەتێکی زیاتری تێدایە لەسەر ئاستی پارێزگاکان بۆ ئەوەی ئەم حیزبە حکومڕانانە خەڵک لە سلێمانیەوە دەنگ نەدا بۆ هەولێر نوێنەری هەولێر دیاری بکات، لە دۆکەوە دەنگ نەدا بۆ کاندیدێک لە سلێمانی. باشە کاک عوسمان، ئەگەر وا بێت بۆ ئێوەش وایە وەکو یەکگرتوو کە هەن لە شارەکاندا جیاوازیەکە لە چیدایە؟ بۆ هەموو حزبێک وەکو یەک وایە، بۆ نمونە بۆ یەکگرتووش هەروە دەبێت. جیاوازیەکە لەوەدایە لەوەی کات بەڵێ ئاخر بەبەستم لەوەیە نا بۆ یەکگرتوو وا نابێت بۆ ئەوەی کە ئەیکا دەم جۆرە کارانەکات حیزب حکومڕانەکانن برادرانی پارتی و یەکێتین. بەڕاستی ئێوەش ئەندامانتان هەیە لە سەرجەم شارەکانی کوردستان، دەنگەرانی خۆتان هەیە، کەواتە جیاوازەکە لەو حاڵەتەدا چی دەبێت؟ ئێمە دەنگدەرانی شارەکانمان هەیە، بەڵام لە هەموو شوێنەرەکانیشدا نوێنەری خۆمان هەیە و دەنگدەرەکانی خۆمان دەنگ ئەدەن بە نوێنەرەکانمان لەو شوێنانەی کەوا هەڵبژێراون و بڕیارە نوێنەرایەتی خەڵکی ناوچەکە بکەن. بەڵام بەڕاستی کات خەڵکێک لە دووهۆکەوانێت چوزانێ لە سلێمانی چێ پێویستە لەوەی کەوا ببێت بە ئەندام پەرلەمان و نوێنەرایەتی شاری سلێمانی بکات. باشە، کەواتە با لەبارەی کۆمیسیۆن و تۆماری دەنگدەرانەوە پرسیارت لێ بکەم بۆ چوونی ئێوە چییە لەسەر کاراکردنەوەی هەم کۆمیسیۆن و هەم تۆماری دەنگدەران؟ تۆماری دەنگدەران بەڕاستی ئەوەی کە هەیە ئەو تۆماری دەنگدەرانەی کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستاندا لەگەڵ ئەو تۆماری دەنگدەرانەی کە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی پێنجامدرا زیاد لە 700,000 دەنگ جیاوازی هەیە. بۆیە ئێمە یەکێک لە داواکاریەکانمانەوەیە لەوەی کەەوە ئەو تۆماری دەنگدانەی کە باکار هێنرا بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەمان تۆمار بەکار بێنرێت. باشە، کەواتە ئێوە ئەمە بە بەڵگەوە قسە دەکەن کە 700,000 دەنگ جیاوازی هەیە؟
بەڵێ بە بەڵگەەوە بە ئەو بۆ بڵاوی ناکەنەوە ئەم داتایە لەو کۆبوونەوانەدا کە لە گەڵیان دانیشتوین ئێوە نێ بڵاویەکەینەوانێ لە شاشەوە بە تۆ هێڵین لەمە بڵاوکردنەوە کەواتە ئێستا بڵاوتان کردەوە مەبەستم ئەوەیە بە داتا بڵاوتان کردێتەوە کارتان لەسەر کردبێت نەگەڵا بە شەفەی بە منی بڵیت ئەمە ئێستا بە منی دەڵێ مەبەستمێ بە داتا بڵاوی بکەنەوە خلافیانەیە لەسەر ئەوەی کە ڕێژەی دەنگ زیاترە لە دەڤەری ئەو دەنگەی کە هەیە ڕێژەی زیاتری لە دەڤەری هەولێر و دۆکە و لە دەڤەری سلێمانی کەمترە خلافەیە لەسەر ئەم مەوزوعە یعنی ئەمە کێشەی بینی حیزبە حکومڕانەکانە بەڵام دانیشتمەکتەبی سیاسی پارتی دەڵێ ئەمە هیچ خلافێکمان لەسەر ئەوە نییە هەمووی کەوتۆتە دەستی ئێمەمانانیش لەسەر چی خلافیان نییە لەسەرەوەی کە هەر گۆڕانێک بێت یاخود هەر شێوازێک بێت لەسەر کاراکردنەوەی کۆمیسیۆن بێت شتی لەو بابەتانە باسی کاراکردنەوەی کۆمیسیۆنمان نەکرد ئێستا ئێمە باسی تۆماری دەنگدەرانمان کرد ئەڵێن ئەو تۆماری دەنگدەرانەی کە هەیە لە هەرێمی کوردستاندا جیاوازە لەو تۆمارەی کە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی پێ ئەنجام درا ئەم تۆمارە دوو تۆمارن ئەو تۆمارەی کە لە هەرێمی کوردستانەیە نزیکی 700,000 دەنگی زیاترە لەوەی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا کە هەڵبژاردننی پێ ئەنجام درا ئەم تۆماری دەنگدەرانەی هەرێمی کوردستان تۆمارێکی دەنگدەری پۆخڵەواتە پڕە لە گەندەڵی پێویستی بە پاکردنەوە هەیە بەڕاستی خلافێکی زۆر هەیە لەسەر ئەمە جارێککە دەپرسمەوە ئەمەتان بەداتا بڵاو کردوتەوە تایبەتی برادرانی پارتی سودمەندی یەکەمتیایە بەڵێ ئەمەتان بەداتا بڵاو کردوتەوە یان هەر ئەوەی بە شەفەیی بەمنی دەڵێت ئەوە بەڵێ بڵاو کراوەتەوانێ و لە باشە زۆر بەڕێز عوسمان کاروانی کارجەڕی ئەنجومەنی جێبەجێکردنی یەکگرتوو سیاسیەکاندا لە کاتی کۆبوونەوەکانیشدا بە ڕێک و ڕوون و ڕەوانی لە نێوان یەکتریدا باسکراوە گفتوگۆمان لەسەر کردووە زۆر باشە بەڕێز عوسمان کاروانی کارجەڕی ئەنجومەنی جێبەجێکردنی یەکگرتوو لە سلێمانەوە لەگەڵمان بووی ماندوومان کردیت کاک عوسمان زۆر سپاس